دایکان و باوکان هەندێک جار نیگەرانن لە شێوازی خواردنی منداڵەکانیان. دکتۆر بیلال عەبدوڵڵا محەممەد پزیشکی پسپۆری مناڵان و تازە لەدایکبووان لەو بارەیەوە دەڵێ ڕەنگە دایکان و باوکان زۆر جار گلەییان لەوە هەبێ کە هیچ کەم تەرخەمێکیان نییە بەرامبەر بە منداڵەکانیان و هەموو خۆراکێکی باش و پڕوزە ئەدەنە منداڵەکەیان، بەڵام کێشی زیاد ناکات و گەشەی باش نییە. تەنانەت زۆر جار دەڵێن قەترەی ئاسن بەڕێکی دەدەنە منداڵەکەیان، بەڵام هەر کێشەی کەم خوێنی هەیە، یاخود دەڵێن خواردنی باشە خوات، بەڵام هیچ بەجەستەیان ناکەوێ. بۆیە لە وەڵامدا دەڵێت یەکێک لەو هۆکارانەی دەبێتە هۆی ئەمانە ڕەنگە نەخۆشی گەنم بێت. نەخۆشی گەنم دەبێت ڕێگر لە زیادبوونی کێشی منداڵ. ئەو منداڵانەی ئەم نەخۆشییان هەیە تووشی حاڵاتێک دەبن سیستەمی بەرگری لەشی منداڵەکە هێرش دەکاتە سەر خانەی خۆی. واتە جەستەی بەرامبەر بە مادەی گلوتین کە پرۆتینێکە لە ناو گەنم و جۆدا هەیە ڕوبەڕووی هەستیاری دەبێتەوە. ئەم منداڵانە دەتوانن ئاردی برنج یان زەڕات بەکاربهێنن لە بری ئاردی گەنم و جۆ. بە هیچ جۆرێک ئەو خۆراکانەی گەنم و جۆیان تێدایە ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێت نەیدەن بە منداڵەکەیان، بە هیوای تەندروستی و لەشساغی بۆ مناڵە چاوگەشەکانتان. سمارت وەرچەرخانە.